کاری گردوون ئەڵێن سروشت خەتا ناکات لەبەرچی تۆ ئەوەن جوانی هەزارانی وەکو من ئاهی جوانی تۆ بوو سووتانی لە سای سامانی جوانی تا سەری کڕنوشی بەرپێتم ئەوەی بۆ ڕوود نەسووتا بێ منم ئێستا کەوا شێتم نیگاری تۆ لەکوێ بێنم هەموو ساتێکە بنوێنێ ئەگەر چی خۆنیگاری شت دڵی بێچارە نادوێنێ لە گۆشەی ڕوومەتا خاڵی بە دەردی ئەوین دەناڵێ کە خاڵی ڕوو دەتۆرێنێ بە گریە دەچمەوە ماڵێ لە خانەی خەفەتا دەمدەم پەنا بۆ مەینە بەم چ بکەم لە پێچێکە هەموو ئاه و هەناسەم ون نەکەم چ بکەم بەهاری ڕوود دەپرژێنێ شەپۆلی پڕ لەرەی جوانی دەرونی چۆن نەسووتێ بۆ نیگاری دەستی یەزدانی نەکەم ماچی بەهاری ڕوود ناگەم لە بەهرەی خودایی درەنگە مەرجی کۆتاکە ژیانی پڕ لە تەنهایی دەم خۆش کاک حەمید گیان زۆر سوپاس خەندەخان دەست و پەنجە و خۆش خاتون گیان دەستەکانە خۆش ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شاد دەبینەوە ئەمڕۆ باس لە نووسین و ئەزمموی ئەدەبی شاعیرێکەکەین کە ناوی شێخ ئەنوەرە ئەم کەسایەتیە کەسایەتیەکی ناوداری شار بووە و سامانێکی فەرهەنگی و ئەدەبی زۆری بۆ بەجێهێشتووی بۆ باسکردن لەسەر ئیشەکانی و نووسینەکانی ئەم شاعرە زۆر بەڕێز مامۆستا فواد حەمە ئەمین سەرراج ئامادەیە لەگەڵمان مامۆستاگیان بەخێر بێ بەخێرەکەم بە هیوای سەرکەوتنتانم و هیوادارم گیان و ڕۆحی شێخ ئەنوەری شاعیر شاد بکەین ئەو کەسە و مرۆڤەی کە بۆ کورژیا و بۆ کوردیش مرد قەڵەمێکی زۆر جوان لە سروشت و ئامێزیە لە نیشتیمان پەروەری و خۆشەویستی خاک و نەتەوەدا ژیانی بەسەر بردو بەخێر بێ مامۆستاگیان خاتوشنە عەبدوڵڵا بە ئامێری عود بەرنامەکەمان ئەڕازێنێتەوە هاوکارمانە بێ بەخێر بێ خاتوونجان بەخێر هاتیش بەخێر بێ دێمان لەگەڵ هاوکارم کاک حەمید مامۆستاگیان گەر بکرێت شاعر بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسێنیت شێخ ئەنوەر لە ساڵی 1930 لە شاری سلێمانی لە سامۆکەران لەدایک بووە هەر لە مناڵیەوە کەسێکی گورج و گۆڵ و وریا و زیرەک بووە بەڵام ژیان بواری ناوە کەوا بە تەواتی بخوێنێت تەنیا تا شەشی سەرەتایی خوێنەوە لەبەرەوەی باوکی زوو مردووە هەم هات چوار خوشک و دوو برای بەسەرا بەجێماوە شانی یاوەتە بر کاسپی و بۆ ئەوەی بتوانێت ئەو خێزانە بەخێوکە دوا بە دوای ئەوە شێخ ئەنوەر بەکار و بەردەوامێت تا یەن سەدەکەی دەبەنیخان دروست دەکەن لەوێ بێتە کریەکار و لەوێ کاری لەو شوێنە ئەکا هەر لەوێشا دکتۆرێکە ناسیە کە دکتۆرێکی ئەڵەمانیە بێ ئەم دکتۆرە ئیشی گرتنەوەی ئێسک و پروسک و کۆمەڵی شتی چۆنەڵی قاچکاوی و ئەوانە ئەبێ شێخ ئەنوەر هۆگری ئەبێت و فێری ئەو ئیشوکاری ئەو دکتۆرە ئەبێ کە توانم بڵم لە ژیانە زۆر کەسی لە سلێمانی و دەروبەری سلێمانی چا کردووەتەوە و خزمەتی کردوون بۆ ئەوەی لێنەوە دوا بە دوای ئەوە دیێتە سلێمانی و کە ئیشەکە نامێنێت لە دوای پەنجاکانەوە چێتە بەرید لە بەرید وەکو مۆزەفێک لە پێشا کارەکە و ئیشەکە و بۆ مۆزەفی وەرەگیرێ ئەنجا ژیانش خۆ دەزانن قورسە بێ و ئەمریکەکەی زیاترە بێ مەجبوریەت لەبەردەمی کتێبخانەی لەبەردەمی بەدەگی سەرا لەگەڵ معرف ناسرا و مەحموود خاچی و کاگویسب و ئەوانە دەستەکا بە کتێب فرۆشتن لە ساڵی 69 شێخ ئەنوەر ژنێنێ لە عەلیخانێنێ کە خاوەنی 5 کچ و 1 کوڕە دێگەی ئەم پیاوە پیاوێکی زۆر ئازا و وریا و
تێکۆشەر بووە بە حقیقەت لە ژیانە کۆمەڵ شتێ خەڵک پێڵێن ئەمە لە کەسێکە شک نابێ مەسا بۆ نمونە ڕۆژێک ئەجگیرێ بە کۆمەڵێ بەیانەوە ئەیبن بۆ ئەنزیباخانەکە هەرکە ئەگاتە بەردەمی بەرپرسەکە لە پڕ ناچی بەیان شتەکانی خاتە دەستی کابرای کە گرتوێتی کابراڵە شبی گەڵە چیەوە ئەڵێ من بە ڕێگا هاتوومە بە ئەشتانەی یاوەتی من نازانم ئەمە چییە بەمە خۆی نەجادەیە دوا بە دوایەوە ژیانە مامەسا عەبدوڵڵا جەوهەر خوا لێ خۆش بوو کە ئەم پیاوا بینیە کەسێکی گوژوگۆڵە چووکە لە پەنجاکانە تێکەڵی کۆمەڵی خەڵکی شاعیر و گەورە و منەوەری ئەم شارە بێ لەوانە عەبدوڵڵا جەوهەر پیرەمێردی نەمر هەروە بێتەوە کاکەی فەلە زۆر لەو هینانە گەرێستا ناوی هەموویمان لەبیر نەبێ شێخ سەلام ئەم چێژ شێعر لەوان وەرەگرێ حتا جارێک لەگەڵ مامۆستا گۆرانە پێی ئەڵێ مامۆستا تۆ شیعرێکە وتووە بە ناوی کۆمەڵە شاخ سەخت و گردنگەش ئاسمانی شینی گرتووەتە باوەش ئەویش ئەڵێ ئەنوەر دیارە شتێکگەڵێ ئەڵێ وەڵا ئەڵێ حەزەکەم بێمە پێشەوە ئەڵێ دەوەرە دیارە شتێکە پێە ئەویش ئەڵێ مامۆستا شاخ کۆمەڵە شاخی ئاسمان ناگرێتە باوەش بەڵکو دای کۆرپەکەی خاتە باوەش من ئەم شیعرەم وتووە جا ئەو شعرەکەڵێ کۆمەڵێ چیای سەخت ئەمەڵێ کە ئەم شیعراڵێ مامۆستا گۆران ئەڵێ بەڕاستی تۆ ساحیری شاعیرنی یعنی یەکێ مامۆستا گۆران احترافی پێ بکە بە حقیقەت لەوە تێپەڕیوە کە هینی بکەین یعنی بڵێن هیچ نەبووە وانە اینجا شێخ ئەنوەر هەر بەوەشەوە نەوەستاوە بگرە کە کتێبخانەکەی عەبدوڵڵا جەوهەر دەستێگرەوە ئەیباتە ئەو کتێب دوکانەکەی لە بازاڕی عەسری ئەو بە ناوی یە پێشا کتێبخانەی نالیەوە دایێنێ دوا بە دوایەوە دەستەکا بۆی هۆکاری تێکەڵی ئێمەمانان من تێکەڵیان بووم ئەو سەردەمە ساڵی 16 بە تایبەتی ئەم کۆمەڵە شاعیرە حەمە ڕەشیارەس کاوە زوودی شێخ ئەنوەر خۆی مارڤ ناسرا و مامۆستای گەورە ئەحمەد سالار هەروە بێتەوە ئەحمەی حەمکۆڵ ئێمە لە چاخانەکەی کاکە حەمەد لەم جادەی مەولەویەدا ئەنیشت و بیرۆڕای ئەحمەسایی حەسەن کۆمەڵە بیرۆڕای شیعرمانە گۆڕەوە شێخ ئەنوەر بەڕاستی وەک مامۆستا سەیرەکرا زۆر جا عەلی کەمال باپیر کە ئەم شیعری بۆ عەلی کەمال باپیر وتووە ئەیوو کە کوڕی نەجووە بگرە ئەم پیاوە ساحیرە یعنی دوو کەس گەورە خاوەن قەڵەم و دیاری ناو ئەدەبی کوردی بە شێخ ئەنوەریان وتووە ساحیر بەڵێ مامۆستا ئەمە کە لە حەزی شیعرەکانێکین بەڕاستی من ئەوەی کە جێی سەرنجە لام ئەوەکو خوێنن ئاستێکی زۆری نەبڕیەوە تاکو شش سەرەتایی خوێنوە بەڵام شیعرەکانی کە ئەخوێنیتەوە هەستەکەی معریفەیەکی شیعری و توانایەکی شیعری زۆر گەورە لە پشت ئەو هینەوەیە یعنی ئەمە ئەتوانی بڵێ زیاتر بەهرە بووە لە شێخ ئەنوەر ینی بەهرەمەند بووە شێخ وەی شێخ ئەنوەر کەسێکی خوڕسکی بەهرەمەند بووە ئەگەر ئەدەبەکەی لێک بینەوە لە بینی ڕیالیزمی واقعیە دوو گۆشەی جۆر جوانی گرتووە یعنی یەکەم وەکو نەتەوایەتی تێگەگە سەیریکەی هەموو هەستێکی نەتەوایەتی مرۆڤ دۆستی گەورەی تایە دووەم وەک سروش ئامێزی کە چەند پەیوەندی بە خاکەوە هەبوو ئەگەر ئەو شیعری هین خوێنینەوانێ خاک و ئەوین و غەریبی ئەو هەستە جوانە بەدی ئەەکەی هەرچەنە لەوانێت تۆ بڵێ شێخ ئەنوەر بەس بەتحی سلێمانی کردو و گەڕانەوە و مردنەکەشی لێ چەل خۆشە بەڵام ئەو کوردستانی بە یەک چاوبینیەوە چکە لە شعرەکانی کە باسی گەلێ شوێنی تر ئەکا لە کوردستان دووهەم شێخ ئەنوەر ئامادەبوونێکی زۆر عەجایبی یابانی کامێرەی چاوی دایم لە شەقامەکانە گیر کردووە ئەگەر سەیریکەی لە جووتە پێڵایی بەجێماوە یەکسەر یەک چیرۆکە بۆ دروستەکە لە ناو هەناسەی خۆیەوە وەرە خامە لەگەڵ تاسەمانە زادی خەیاڵێکی فراوانی هەبوو دووهەم وێنەیەکی ئەگەربینی بێ مناڵێکی دیوە کە بە ملیۆنکەکەی یاریەکە کۆمەڵە مروی لە ملا بووە ئەم یەکسەرستی جوڵاوە بە ئیلهام بووی بۆ یاسەلا ئەگەر سەری من بۆی ئەم دیوانم ناونا هەناسێ خەم لە چۆڵگەردی شاری ئەوە نییە دڵە تەماشاکەی ڕۆحێکی مەحویانە و تەسەوفی گەورەی هەیە یعنی دانەما وەکو تۆ ئەفەرمووی ئەگەر شێخ ئەنوەر بیخوێنایە و ژیانی بەنەوەی کە بڕۆشتایە باوەڕکە یەکێ بوو لە شاعیرە گەورەکانی ئەم میلەتەوە لە و شاعیرێکی گەورەیە بەڵام جوانترەی وت وە شێخ ئەنوەر بەپێی تەمەنی ئەبوایە زۆری بووتایە بەڵام کەمی وتۆ چاکی وتۆ مامۆستاگیان ئەو شعرە هەناسەی خەم پێم خۆشە ئێستا بە هاوکاری خاتون بیخوێنمەوە بۆی بینەرانیشمان ئاشنا بن هەناسەی خەم لە چۆڵگەردی شاری دڵە بە خەم خەمڕا دەکەم ئەم شەو
بە ئاگر ئارامم نایە بە مەحوی ڕێ دەکەم ئەم شەو گەڕی عاشقە لە خەرمانی خەیاڵم بەر بووە ئەم شەو تەوشمی وایە بێڕەنگە لە ناڵم کەڕ بووە ئەم شەو دنیا هەر سارد و گەرمێکە بەڕێیکە نەکەی دڵدەی بە دنیا ڕێی بەجێیکە کەریمی دڵ حەبیبی دڵ لە یانەی دڵ ئەدا ئەنوەر چراخانە نەمی چاوت لە حەسرەت بێکە سەر دەفتەر کە بە باڵی بەسەردا دایت و دامردی لەکوێ دەنگ و ڕەنگی کێ کە ئێستا خۆڵی بابردی چ وەی شومەیەکە وەی شومێ لە ماڵ و باخەڵی ناوە هەموو نەفسی گرێداوە بە ماڵ و حاڵی دنیاوە سەری بەرە و سەقەر دەڕوە لەشی بەدەم ڕەشەباوە چ شینێکە لە چاوانتا دەشێ بەشینی ئاسمانی چ هەورێ بوو بروسکەیدا دڵی سوتاوی گریانی چ دەروێشێ بە پەرواوە لە ڕووی ئاسمانی دەڕوانی لە بەینی دووشی ناماوەم مەدەد یا پیری گەیران دەم خۆش خوێندەخان بەڵێ مامۆستا ئێمە شێخ ئەنوەر لە هەندێک شعریا بە دوو نازناوەوە شعری نووسیوە زەنگی و دەرونی بەناوی خۆشیەوە جاریەوە بەناوی خۆشیەوە بەڵام ئەوەی کە لای خەڵک بەجێماوە هەر ناوی شێخ ئەنوەر من زۆر جار پێمەوت ئەمە بۆچی واکەی تێگەی وازی لێ بێنە دەروونم جیایە و دەرونی جیایە هەردوو شێر خۆمم ئەم پیاوە مستەخیر نەبوو ئێستا ئەو شعرەی کە ئەو دادەیە خوێنێەوە بە دوو جار نووسیمانەتەوە لە دوکان لەسەر قایمە هەتا لە ساڵی 2005 جاتوانە بەڵام ئەمە ئاخر شعری درێژی شێخ ئەنوەرە ناردم بۆ گۆڤاری ناو شەفەق لە ژمارە 27 تا بڵاو کراوەتەوە دایم شێخ ئەنوەر ئەو عشقەی کە هەی بۆ بەرامبەر هۆنراوە دەست و بردێکی تیابووە یعنی ئەو شعری کە باسمان کرد سروشت و جوانی کە بۆ هینی وتووە بە مامۆستا گۆرانی وتووە ئەمە لێرەشا هەر دەروونەکەی تایە بەڵام یەک فەنی هونەری گەورەی تایە لە کۆتایی شعرەکە کە ئەمەڵێ کۆمەڵێ چیای سەرکەل بەفراوی ڕۆژ بۆ ئاوابوون کەوتبووە ناوی ڕۆژی دڵگەرم چیای سەرتەزی و ماچی یەکیان کرد ئەم دیوا و ئەو دی و ئەم بە ئاهی سارد ئەم بە ئاهی گەرم ئەو بە ئاهی سارد دنیای دەرونیان بە یەکتر ئەسپارد لەکەل گوێی کێشا عاشقی بێخە و ڕووی کردە ئاسمان بۆ ڕۆژی پرتە و بەو شەوە ئەڵێن شەوی مانگە شەو عاشقان ڕوو بە ڕووی مانگ دەشنەخە و گیانە پێم بڵێ تۆ بە پەنهانی کام دەست کام خەیاڵ کام خەیاڵ توانی کام دەست کام پەنجە کام خەیاڵ توانی وێنە و بکێشەیە ئاوا بە جوانی عەجایب نەخشەیە کە گەردوون سازا شەپۆلی هەستی لە ئەرزا لەرزا لە چەند دەریایەک تا پرترازا مەگەر هەر گەردوون لە دەریای نازا ماندووی خەیاڵ بوو تا وێنەت سازا تلیا گۆران تەعەجوب ماوە یعنی ئەو گەنجێکی وا لەو سەردەما و تۆ سەری زمانی بکە زمانی شێخ ئەنوەرەمە ئەو سوورەی کە دروستیەکە ئەو تەکنیکەی کە لیا ئەو فۆرمەی کە هەیەی باوەڕ کە توانی لە پیرەمێرد و سەلاموانە داینێ ئەجا وەکو تۆ فەرموو ئەگەر خێنەواری و تێکەڵێشی زیاتری بواە شێخ ئەنوەر ئێمە چاوەڕوانی بەرهەمی زیاتر و گەورەترمان لێکن بەڵام ئێمە شتێکمان لەبیر نەشێ شێخ ئەنوەر زۆر هەستێکی نەتەوەی گەورەی هەبووە لە کاتێکە مەسەلا کە ئەچێ بۆ هەڵەبجە بۆ شێوەیە ئەبینێ هاتۆ لەگەڵ بەختیاری عومەر خەزانە چوو هاتۆ بەردووکان وتی ئەزانی چیم دی وتم چیم دی وتی شارێکم دی جانی تیانەما بوو شارێکم دی هەمووی گریان بوو مەلی تیانە ئەژیا ئەم شعری شاری باروتە هەرچەنە
بە 4 جار گۆڕینی تا کردووە ئەمە لای من گۆڕێنەکە ئەمە لای سەلام مستەفا لە 16 سیان عیجکەی کۆتایی کوڕێک لەو شوریتا ئێڵێ ئەمانیانی ئەگەر بڵێن ئەمانە هەموو کۆکەنەوە ئەبێتە قەسیدەیەکی گەورە مامۆستایان ئەگەر بێنە سەر ئەم دیوانە هەناسەی خەم چۆن ئەم بەرهەمانت کۆ کردەوە ئایا دەستنووسیا خودت بەرهەمی تری هەیە کە لەناو ئەم دیوانەیان نەبێت ئەوە وەڵای ئەمەش خۆی بۆش خۆی چیرۆکە شێغەنوەر حەزینە ئەکرد چیرۆکان شعرەکانی چاپکرێ حەزین هەنیا ئەیتوانی بۆ تۆ بۆ ئەی خوێنەوانێ ئتر چیە فریاکەوتە هونەرمەند دێشتێ مەسەلا حەمرۆڤ کەرکوشی سامان عومەر میدیا هەروە بێتەوانێ کەریم کابان حەمەجەزای خۆمان ئەمانە فریاکەوتنیان لە دەستیان وەرگرتایە مەجبور ڕۆژێ حەمەی حەسەعی هەیە هات بۆ لام لە بەر دوکانەوتی یا شەجان یەک شدێ بۆ نایکەی وتی چی ئادەی بڵێ وتی 4000 دینارە دەیەمێ ئەو شعرانەوە چاپ بکە وتی دەبا بەوەزم لێوێ لە پارە خۆم هەمە وەڵام شعر چاپ ناکەم وەڵی تر ئەو کە ڕۆیتم شێخە دەبا خەریک بینەوە من لەگەڵ دوو کەسا زۆر هەوڵم مایەکیان شێغەنۆر بۆی ئەمەی دەرگز بوو لێگە ئەوان لە گۆرانی و لەوەنا بۆی تیشتێ بکەین بەشتە ئەمیشان بۆی دیوانەکەی نەفەوتیە ئەو شعرەکانی نەفەوتیم هیچ ملینەیە ملینا ڕۆژێکیان وتم ئەزانی لێ نابمەوە ئیتر وتی یعنیچی وتم تۆ با بڕێنە ژوورەوە قایمەکان بێناتم یەک شعرەکان ئەڵێ چیشی لە ماڵەوە بێ من لە کاکەوشاریە سەنم مامۆستا فواد دەگەر قسەکە پێ نەبڕم شێغەنوەر بێگومان منیش لە نزیکەوە ئەم ناسی شعرەکانی خۆی هەمووی لەبەر بوو بە تەواوەتی لەبەری بوو یعنی هیچ شعرێکی خۆی نەبوو لەبەر بەس ئاڵوگۆڕی تیاکراگەر بەڵشتی ئاڵوگۆڕی تیا کرد بەڵام زیاتر حەزی ئەکرد بیخوێنێتەوە قەت حەزی ناکرد بینوسێتەوە بڵێ ئێجا من کە وتم گرتم بۆی پێی بنووسمەوە وشاریشم ئاگادار کوتم لە ماڵەوە چی هەیە پێی بنووسەرەوانی ینی بە هەردووکمان لەگەڵ بنە ماڵە وتی ئێستا تۆ نیازی چیت هەیە وتم بەڵی نیازم ێ من دە دیوانم بۆ خەڵک چاپ کرد دۆسییان بۆ دەشانبەریوانی دوان بۆ کاگەحمە سالات دوان بۆ لەتی بەڵمەت یەشی بۆ تۆش سەرەتا وتی چاپی نەکەی ها وتم باشە کاکە نایکەم وەڵحاصڵ کۆچی بەسەرهات کۆچەکەی بەسەرهات ئیتر خەمێکی گەورە بوو بۆ من مامۆستایەکی وا و کەسێکی وام لەکی چییە پەیوەندیم بە وشیارەوە کرد وتم کاکە من دیوانەکەی چاپەکەم چیتان لایە بانگەوازم بڵاو کردەوە لای مارە بناسراوە تا مارە بە هەردێشتی یاومەتێ لای چەند برادێکیکە لای ئەو گۆرانی بێژانەی کە شیعرەکانیان وتووە وەکو کا حەمید دەڵێ مەسەلا بەدا سیرمەکە ئاڵوگۆڕ زۆرە یعنی لەم شیعرانە یعنی زۆر جار هەیە وەلوسا ئەو کام دەستکان پەنج کام خاڵتوان لێ چەند شیعرێکا بەکاری هێناوەتەوە هیچ نەنگیش نییە مەجبور ئەمەم گەڵاڵە کرد هەتا 2006 و حوت و ئەوانە تێگەی لەگەڵ مامەسیاسین سەردەشەیەمێ لەگە مار ناسراوە کە سەرنج جوشتیۆمانە بن بەڵام برادێری خراپ دابەزی بوو هەندێ سەرنجی یا بوو جوانیشی یا بوو خراپیشی یا بوو مامۆستایان بەر لە بەرنامەکە شعرێکی زۆر جوانە بۆ خوێنینەوە کە بۆ شاری سلێمانی نووسیوێتی پێمان خۆشە بێگەر لەگەڵ خاتون ئەو شارەمان پێشکەش خاک و ئەوین و غەریبی تۆ پەروەردەی کام سروشتی هاتووی لە کام وڵاتەوە دڵی تونیم بۆ شینایی چاوەکانت باڵی حەزی دەکاتەوە دڵم ئەبا دەستم ئەگرێ بۆ هیران و نازەنینی وڵاتەکەم ئەمباتەوە بۆ سەری ڕەش بۆ بەهاری سەرچاوی گەشت بۆ شوێنەوارەکەی دێرین بۆ دیدەنی خاچی شیرین مەڕۆ دڵم تۆیە بێ تۆ ناژیم لەم نامۆیە لە شولاری تۆ نیگاری وڵاتەکەی منی پێیە ئەی نازانی پەپولەکان لە کۆڵ و نشێ و بە پۆرۆشنم بۆ ماچی لێ و دێن و دەچن دەخولێنەوە دەریشیانکەی هەردێنەوە لەسەر ڕووی تۆ لەنگەر دەگرن خۆ بەرسووتێن بێدەنگ دەمرن زادەی بیریان لە عەشق دەگرن بە عەشق دەژین بە عەشق دەمرن مەڕۆ مەگری وێنەکانم لە ناو چاوتە مەشۆرەوە لە وێرانەی دڵی منە پێکی حەسرەت مەخۆرەوە وام لە تابگەی پرچەکانتە بەرەوگەلی بمبەرەوە بۆ شارەکەی گزیگی خۆر شنەی جوانی ئێستا گوڕەی بەهارێتی لێوان لێ بوو لە جوانی بڕوانین بۆ چیای گۆیژە لە باوەشیا سلەیمانی لە شاری ڕاستیەوە ئەزمەر چیای سەرکەشی بابانی بەرامبەر گڵە زەردەی شمشێری زێڕینی سۆرانی بە بەژن و باڵایە هەڵچوو گوڵاڵە سوورەی نیسانی
بۆ پشتێنی قەدی خۆشی ڕووباری تانجەورەی هەیەنی بمبەرەوە بۆ ئەو شارە پڕ لە ڕێز و بە پەرۆشە بە وەڵڵی لەوێش بمرین مردنەکەشی هەرخۆشە جێم مەهێڵە دڵی منە چەشنی سایە بەدواتەوە مەگەر هەر بە خاکی بەفر و خوێن جوانی وەک تۆ بخاتەوە بچینەوە بۆ سەرشنار بۆ هاویناوارەکەی کەناری شار شەپۆلی پڕ لەرەی جوانی دەکشێت لەگەر ڕەوتی بەهار لە لێوی پڕ خەندەی نزار دەڕژێ سوراوی لالەزار بەهرە و بەهار دەست و نیگار بانگت دەکاتە گیانی هەژار با بچینەوە بۆ سەرشنار ئەم شیعرە کاک سەڵاح مەجی بە گۆرانی وتوێتی لەم خۆش مامۆستا بێگومان شێخ ئەنوەر یەکێک لە وەرزشەوانێکی بەتوانا بوو و بڵێن لە ژوانیشی کردەوە یاری لە ژوانی و چەندەها خەڵاتیشی هەبوو لە بوارە ئەمە وەیە هێز و توانایەکی یاوەتێ منەمەوێت لەمەوە بچمە سەر ئەوەی ڕووداوێکی هەیە لەگەڵ ئەو درڕندەیی کە ماوەیەکی زۆر ئازاری خەڵکی زۆری یارە سلێمانی ملازم محسین بەڵێ شێخ ئەنوەر تەمان من کە ئەمەم لە نووسی و هاوبیرێکمانەیە ناوی هاوبیر ئومێدە نامەیەکی بۆ ناردم ئەڵێ ئێمە ویسمان ئەمەلەیە بکەین لە بەر دوکانەکەی خوارد دوکانی شێخ ئەنوەرەوە ئەڵێ کۆمەڵێ قوات خاسە و شت هاتن هەستمان کرد دەرناچین لەگە برایەکە خۆمان کرد بە دوکانەکەی شێخ ئەنوەرە وتی کە خۆمانکە قومبەلەکەمان پێ بوتمان یا شێخ شتیمان لێکە ئێمە قومبەلوشتەمان پێیە ڕزگارمان کە وتی وێنە دەستم و ئێوە بڕۆن وتی قومبەلەکەمان ناوەتێ و وتی ئێمە ڕۆشتین ملازم محسینوان سەرەکەم بۆ سەرەوە ڕێک خۆیەکە بە دوکانی شێخ ئەنوەرە شێخ ئەنوەر شتامان باگراوندێکی هەیە وانە خۆی هین ئەکاتۆمانە شێخ ئەنوەرێت هین ملازم محسینەوێت تەعادای لێ بکە شێڵا شێخ ئەنوەریش ئازانە لێ یەتە دەست تەختی عەرزەکەی یەکا و تەواو لێیە کە لێیە حیمایەکانی یانێت چەپکەنە سەر پێ و بۆی بێن ملازم محسین ئەڵێ نا داینە ملازم محسین ئەڵێ پیاوێک لەم شارە پەلاماری من بە وەڵایی ئازاییە وانەیە لەبەرەوە بە جەماعەتەکاڵێ بڕۆن شتەکە تۆزێک بە بێژ ناو پیاوازی لێ نایانێ تا ڕۆژی کاچێتەوە سەری کە ئەچێت شێخ ئەنوەر چێکچەکوش حازرەکە بۆی ئیتر کابرا زانی لانی خواردۆ ناچێتێتە سەرەوە براکەی کا عمر شەهیدەکە لەبەرەوەی جلی ڕەشی لەبەرابوو لەبەر سەموخانەکەی مامۆستاگیان بەڵێ درێژە بە باسەکەمانەین پێمان خۆشەوێ ئەگەر خات و شنە و کاک حەمید شارێکی ترمان پێشکەشکە. شیوەنی گوڵ گوڵێ پشکوت لە ناو دڵما بە عومرێکی گرفتاری لە بار و باوەشی عەشقا ئەژیم ئێستا بە ناچاری لە ئاکاری شەما ئەم شەو ئەوەندەم شین و زاری کرد بە ڕۆح کڕیاری جوانی بوو سەوای عەقڵی مناڵیم کرد دەمێکە من بە دووی تۆدا کەوێ بوو بێسەر و شوێنم لە باغی عەشق و ئارامە گوڵی بێداری ئەڕوێنم بە ڕۆژووی چاوەکانی تۆم خوا کەی چاوێ هەڵبێنم لە بەربانگی دڵ و لێوە بە ڕۆژێ ڕۆژوو بشکێنم هەوارگەی هەوری ئەوینم بارانی غەم دەبارێنێ لە گوڵزارە نەبوو نەمدی گوڵێ شێوەی تۆ بنوێنێ گوڵم گوڵکەی لە باخچە دڵ بولبولی سەرچڵ دەتارێنێ شەپۆلی پڕ لەرەی جوانی لە چاوان تا شەپۆل دێنێ. دەم خۆش کاک حەمیدجان دەست و پەنجە و خۆش هاتوون گیان مامۆستاگیان وەک دواپرسیاری بەرنامەکەمان چ شتێک بە گرنگ ئەزانی لەسەر ژیانی شاعیر کە بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانی بە بڵیت. ئەی هەموو ژیانی شێخ ئەنوەر پڕە لە کاری جوان و خزمەتی هەژاران و ئاوڕانەوە لە میلەتەکەی و هەموو کاتێک دەستی
برادرانی خۆی گرتو و کتێبی بۆ چاپکردون شێغەنۆر لە ژیانی خۆیان زیاد لە 12 کتێبی چاپ کردووە لەسەر ئەرکی خۆی و ئێتر یعنی کتێبی دەشامەریوانی کتێبی عومەر تۆفیق کتێبی ڕۆب ئالانی ئەمانەی کتێبی سەرشناری مارڤ ناسرا و ئەمانە بەڕاستی گەورەی ئەو پیاوە و خۆشەویستی بۆ ئەو شتە بەڵێ مامۆستا زۆر سوپاس بۆ ئامادەبوونە زۆر سوپاس بە و زانیاریانە ئەو زانیاریانەی بەخشی و بە ئێمە و بینەران لەبارەی شێخەنوەرەوە هەروەها سوپاس بۆ شنەخان و خۆی و ئامێری عودەکەی بەخێر هاتی سوپاس بۆ هاوکارم خەندەخان خۆشەویستان بێگومان چەند لەسەر شێخ ئەنوەر قسە بکەین دیارە زیاتر بابەت هەیە لەسەری لێرەدا دێنە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی قەلەندەرخانە خۆشەویستان کۆتایی بە بەرنامەکەمان دێنین بە یەکێک لەو شێعرانەی شێخ ئەنوەر کە هونەرمەند حەمەد ڕەوف کەرکووچی کردوێتی بە گۆرانی خواتان لەگەڵ دەم بە ڕۆژووی ڕۆژی ڕووتە خۆڕەوایە شەو دەمێ با بدە جانە لە جامی خوانی ڕوخسارت دەمێ لەو شەرابی گیانی عەشقە گیانە بۆم تێکەژەمێ گیانێ بە گیانم بناسە گیانە بە گیانت دەمێ گیانێ بە گیانم بناسە